لە تەوری دووەمدا باز لەوە دەکەین کە چۆن لە کاتی پشوەکاندا زیاتر خۆمان باشتی بەسوودەوە بەسەر بەرین، چۆن بتوانین سوود لەو پشوانە وەرگێرین کە دێتە پێشمان بەتایبەت کە لە ئێستادا پشووی سەری ساڵی زایێنیە، خەڵک هەمووی لە ماڵەوەیە، بزانین چۆن مامۆستای زانکۆ لەم بارەیەوە ڕێنماییمان دەکات بۆ ئەوەی سوود لەم پشوانە وەربگرین. بۆ مەبەستێش میوانداری سعد بەرزنجی مامۆستای زانکۆمان کردووە لە ستۆدیۆکەمان لە هەولێرەوە. سڵاو لەبێت مامۆستا. سڵاو لێوەش، کاتان باش. مامۆستا دەمەوێت ئەوە پرسم، لە ئێستادا کە پشووە خێزانەکان زیاتر بەیەکەوەن و هەموو ئەندامەکانی ماڵەوە زیاتر کاتێکی زۆرتر بەیەکەوە بەسەر دەبن، چۆن بتوانین لە پشوەکاندا زیاتر پەیوەندی نێوان خێزانەکان پتەوتر بکەین؟ سەرەتا دەستخۆشی بەردەمەتان لێ دەکەم. بە شێوەیەکی گشتی سوودوەرگرتن لە کاتە بەتاڵەکان لە ناویشیاندا کاتەکانی پشوو زۆر گرینگە لە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانی خێزانی. ناشادرێتەوە ئەو سیستەمە سەرمایه‌داریە واقعەکی فەرز کردیتە سەر تاک، ئەویش ئەوەیە کەەوە تاک تەنیا دەتوانێت گرنگی بە بەرجەوەندی و پەیوەندیەکانی خۆی بدات. هەمومان هەست بۆ دەکەین خێزانەکان ئیدی ناتوانن وەکو پێشتر خڕ بنەوە لەگەڵ یەک، یاخود هەمان پەیوەندی جارانیان نەمایە. ئەو دانیشتنە گەرم و گوڕانەی جاران کە هەبوو لە شەوانی زستان لە ڕۆژانی هاوی نەمایە وەکو جاران. ئەوەی کە زۆر گرنگە خێزانەکان کاتێکە هەست دەکەن پشووە و خاڵی دەبنەوە لە هەر باڵێن ئەرکەکی فەرمی لە هەر داوامەکی فەرمی، هەوڵدەن پێشوەختە پلانی لە بۆ دانێن. واتە بەر لە هاتنی پشوەکان خێزانەکان پلانێک دابنێن لە بۆ ئەوەی زۆرترین کات بەیەکەوە بن. لەبەر ئەوەی لە بیرمان نەچیتن نزیکترین تاک لە مرۆڤ بریتە لە ئەندامانی خێزانی، بەڕێوەی وابەستەیان وابەستەیەکی خوێنیە. هەر لەبەرەوەی ئامۆژگاریم لە بۆ خێزانەکان ئەوەیەکەوە سوود لە هەموو کاتە بەتاڵەکان و کاتە پشوەکان وەگرن لە بۆ کۆبوونەوەی خێزانی و لە بۆ پتەوکردنی ئەو پەیوەندی خێزانەی کە هەیە هەتاوەکو قەرەبووی ئەو کاتانە بکەن کە لەگەڵ یەکتینە. بەڵێ مامۆستا سعد، خۆ دەزانی لە ڕۆژانی ئاساییە کە دەوام لە فەرمانگەکان و قوتابخانەکان و کۆمپانیەکانیش ئاساییە و هەیە، کاتەکان بە جۆرێک لە جۆرەکان تاکەکانی کۆمەڵگە کاتەکانی خۆیان بەپێی ئەو دەوامەی کە هەیەە ڕێکێخەن. وەک ئاماژەت پێکرد لەوانەیە خێزانێک کە لە 3-4 نەفەر پێک بێت، یەکێک مامۆستایە، یەکێک قوتابیە، یەکێک لە فەرمانگەیەکی دیکە داوامەکە، دوجار ئەمانە دوانیوەڕۆ بە جۆرێک لە جۆرەکان دێنەوە ماڵ و یەکترێ بینن. بەڵام کە دێنە ڕۆژەکانی پشووەوە بێگومان ئەم کاتانە نەماوە کە بچنە دەرەوە بۆ دەوام و فەرمانگەکان. کاتێک لە ماڵەوەن چۆن کاتەکان ڕێک بخەنەوە بەپی پشوەکان و بتوانن خێزانەکان سوود لە کاتەکانیان وەربگرن. جا ئەم کاتانە بۆ خوێندنەوە بێ، بۆ سەردانی کەسایەتی و با بڵین کەسە نزیکەکان و سیری ڕەحم بێ، بۆ گەشت و گوزار بێ و هەر بابێ بتێ لەم بابەتانە چۆن پلاندا بنێن کە کاتەکانیان لە ڕۆژانی پشووە ڕێک بخەنەوە. لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەوە یەکلایی کراوەتەوە، یاخود باڵێن سەپێنراوە کەوا مرۆڤ خۆشحاڵ دەبی، ئاسوودە دەبی، دەروون دروست دەبی کاتێکەوە پەیوەندی کۆمەڵایەتی ڕێکی هەیە. ئەو پەیوەندی کۆمەڵایەتی تەبعاً هەندێک بازنەی هەیە، سەرەتا پەیوەندی لەگەڵ خۆی بەیەندی پێش بیتن، پاشان پەیوەندی لەگەڵ خێزانەکەی، پاشان لەگەڵ دەوروبەرەکە و کۆمەڵگەکەی. هەتاوەکو تاک خاوەن پەیوەندیێکی کۆمەڵایەتی ڕێک و با بڵێن سەلیم بی لەگەڵ خێزانەکەی، ئەو تاکە لە ڕووی دەرونیەوە دروستتر دەبیتن. ئەنگۆ هەستاندای کردیەکەوە ئەو تاکانەی لە ماڵەوە ڕۆژێک لە ڕۆژان کێشیان هەبیتن چەندە کاریگەری دەبی لەسەر کاری دەرەوەیان، یعنی کێشەکانی ماڵەوە ڕاستەخۆ کاریگەری دەبی لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکانمان لە دەرەوەی ماڵ، باڵێن لە دەرەوەی خێزان. دەکرێت بڵێن پێچاوانەکەشی ڕاستە. ئاسوودەبوونی ماڵ، ئاسوودەبوون لە خێزان کاردانەوەی پۆزتیف و ئیجابی دەبی لەسەر ڕەفتارمان لە دەرەوەی خێزان. هەر لەبەر ئەوەیە پێویستە تاکانی کۆمەڵگا جۆرێک لە متمانە دروست بکرێت لە نێوان ئەندامانی خێزانکەوە وا هەست بکە نزیکترین کەسی ئەندامانی خێزانیەتی، نەک نزیکترین کەسی هاوڕێیەکێتی یاخود با بڵێن هاوپیشەیەکێتی. لەبەرەوەی لە کۆتاییدا پەیوەندی ئەندامانی خێزان وەک باسم کرد پەیوەندێکی خوێنە. دەکرێت ئەو کاتانە هەموو ئیستیسمار بکرێت، ئەو کاتانە هەموو وەبەرهێنانی تێدا بکرێت. دەکرێت پلانی لە بۆ دابنرێت کە ئەکو ئەمن لەگەڵ خێزانەکەم کاتەکانی خۆم بەسەر ببم. زۆر پێم سەیرە هەندێک بەخێوکەر لە ماڵ
با بڵێن 8 تا 4 یان هەتا 5 لە دەوامە دوای ئەوە دەگەڕێتەوە ماڵ پاشان دیسان دەستەوە دەرێ لەگەڵ هاوڕێیەکانی هیچ کاتێک نادا بە خێزانەکەی یاخود دایکەیە ئەوەندەی کەوا لە دەرەوەیە ئەوەندە لەگەڵ منداڵەکانی نییە یاخود کوڕ هەیە یاخود کچ هەیە ئەوەندەی کەوا لە خوێندنە دوای خوێندن خێزانەکەی بەجی دێت لەگەڵ هاوڕێکانی دەستە دەرێ واتە کەمترین کات دەدەن بە ئەندامانی خێزان لە کۆتاییدا بۆشاییەک دروزەبیکەوە بۆشایی خێزانیە بۆشایی پەیوەندیە هەر لەبەر ئەوەیە لێتان ناشارمەوە من لە نزیکەوە با بڵێن خەریکی ئەو بابەتەم زۆربەی هەرە زۆری تاوانەکانی کوشتن لە سەردەمی ئێستادا تاوانی خێزانیە ئەگەر سەیری کەناڵەکانی تەلەڤیزیۆن بکەین تاوانەکانی کوشتن چییە؟ زاوایەک خەزوری خۆی کوشت کوڕێک باوکی خۆی کوشت باوکێک خێزانەکەی کوشت پیاوێک خێزانەکەی خۆی کوشت خێزانێک پیاوەکەی کوشت ئەنی زۆربەی هەر زۆری تاوانەکان خێزانیە تاوانی خێزانی هۆکارەکەی ئەوەیەکەوە ئەو پەیوەندیە بەهێزە نەماوە لە ناو ئەندامانی خێزان وەکو پێشتر هەتاوەکو بتوانن با بڵێن سوود لە یەکتری وەربگرن هەتاوەکو بتوانن خۆیان ببنە چارەسەری کێشەی یەکتری وەڵام مامۆستا ئاماژت بۆ کرد کە دەبێت ئەو بەرهێنان لە کاتەکانمانە بکەین خێزان و تاکەکان چۆن بتوان پلانێکی وادا بنێن کە ئەو کاتانە لە پشوەکاندا هەیەە و بەرهێنانی تیا بکەن پشوو ئەو کاتەیەکەوە هیچ داوامێکی فەرمی تێدا نییە و بەرهێنانی تێدا دەکرێت لە چەند ڕێکەوە یەکەمیان ئەنجامدانی سەردان دەکرێت خێزان لە کاتی پشوو پلانێک دابنێت لە بۆ سەردانی ئەو کەسانی کەوا نەیتوانیوە لە کاتی دەوامی فەرمی بەهۆی ئەو سیستەمە سەرمایه‌داری لەسەر مانزاڵە نەمانتوانێت سەردانیان بکەین دووەمیان گەشتی خێزانی دەکرێت با بڵێن پلانێک دابدرێت بە پێی توانە مادیەکان کەوا گەشتی خێزانی ڕێک بخرێتن سێمیان هەوڵدان بۆ سیرکردنی فیلمی بەسوود کە ئێستا هەمووان دەزانین چەندەها فیلم با بڵێن فیلمی بەسوود هەیە دەکرێت خێزانەکان دانیشن دەکرێت گفتوگۆی کێشە خێزانیەکان بکرێت چەندین با بڵێن کێشە هەیە لە خێزان یەکلایی نەبوویتەوە پێویستە لەڕێی گفتوگۆ یەکلایی بکرێتن و کاتێکی وە بەردەست نییەکەوە هەمویان بتوان یەکتر ببینن تەنها لە کاتی پشوو نەبیتن لەوەش گرنگتر دروستکردنەوەی با بڵێن ئەمە دروستکردنەوەی خوانی خێزانی ئەویش ئەوەیە کە هەموو ئەندامانی خێزان هەوڵدن لەسەر یەک خوان لەسەر یەک سفرەدا بنیشن ئەوە هەموو ئەوانە دەکرێت لە کاتی پشوو پلانی لە بۆ دابدرێ ئامۆژگاری من لە بۆ خێزانەکان ئەوەیەکەوە ڕۆژانە با بڵێن هەوڵدن هەفتانە ئامۆژگاری من لە بۆ خێزانەکان ئەوەیەکەوە هەفتانە ڕۆژێک دابنێن هەموو ئەندامانی خێزان تێیدا کۆب بێتەوە ساعاتێکە دو ساعاتە کاتژمێرێکە هەر چەندەکەوە لە توانایاندا هەیە بەڵام پێویستە ئەندامانی خێزان دوای ئەوەی کە خێزانیشان پێکینا بەڵکو بازنەیەکی گەورە هەبیتن هەوڵدا بەلایانی کەم هەفتەی جارە کۆیان بکاتەوە ئەو مەراسیمە دەبینین لە هەندێک خێزان بەڵام بەداخەوە زۆر خێزانی کوردیشێ ئەو مەراسیمەی نییە مەراسیمی کۆبوونەوەی خێزانی هەفتانەی نییە بەڵێ مامۆستا تا چەند گرنگە لە ڕۆژانی پشووە ئێمە چۆن پشومانە لە فەرمانگە و لە دەوامەکان لە دەوامی قوتابخانەکان بەو شێوازەش پشومان بێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پشومان بێت لەوەی ئەو سمارتفۆنەی بەدەستمانەوەی ئەو کۆمپیوتەری کە بەکارێنین ئەو ئایپادی کە بەکارێنین تاکەکانی ئەو خێزانە جا چ دایک بێ باوک بێ مناڵەکان بێت ینی لەوەش جۆرێک پشوو وەربگرن و هەمویان بێنەوە ناو ئەو ژووری کە خێزانەکە هەموو تیا دانیشە جا ئیتر ژووری میوانە هۆڵێکە هەر شوێنێکە تیای کۆ ببنەوە ینی لە کاتی پشۆکانیشا ئێمە بە جۆرە لە جۆرەکان دوورکەوینەوە لە تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نەک هەریەکێک لە سوچێک هەریەکێک لە ژوورێکی خۆی لە بەرەوەی پشووە درەنگ هەستێ درەنگ بخەوێ خەریکی تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ ئایا بەم شێوازە سوود لە ڕۆژانی پشووەرەگرین یان نەخێر زیانی لێبینین ئاماژەت بە خاڵێکی زۆر جوان کرد بەداخەوە تەکنەلۆژیا ئەوەندە زاڵە بەسەر نەریتە کۆمەڵایەتیەکان تەنانەت ئەوەندە زاڵە بەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زۆر جاری وا هەیە ئەندامانی خێزان کۆ دەبنەوە دادەنیشن بەڵام لە بڕی ئەوەی گفتوگۆیەکی بەسوود دەربارەی هەندێک کێشەی خێزانی بکەن بەڵکو هەوڵ دەدەن هەریەکەوە لە ڕێی ئەو ئامێرێکەوە پێێتی هەر ئامێرەی تەکنەلۆژیا و هەرێک لە سوستی ماڵەکەی ئامێرەکەی خۆی بەکاردێنیتن یعنی کۆ دەبنەوە بەڵام پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێز نابیتن ئەوەی کە دەمەوێت ڕاستی کەمەوە ناو لەو تۆڕانەنرایە تۆڕەکانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان شەبەکات تەواصل الاجتماعیە بەڵام لە ڕاستیدا ناوەکەی تۆڕەکانی لاوازکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانن ئەم تۆڕانە کە دانران ئامانزلیان بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی بوو بەڵام لێت ناشارمەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوە سەلمێنرایەکەوە ئەو تۆڕانە پەیوەندی کۆمەڵایەتی لاواز دەکەن هەر لەبەر ئەوەیە من پێشنیار دەکەم
ناوی تۆڕە کۆمەڵایەتەکان بگۆڕێ لە بۆ ناوی تۆڕە ئەلکترۆنیەکان چونکە ئەوانە تۆڕی پەیوەندی کۆمەڵایەتی نین بەڵکو پەیوەندی کۆمەڵایەتی لاواز دەکەن. زۆر جوان بوو لە یەک لە کافەیەکان مێزەکەم دیت کاتێکەوە هاوڕێیەکان خڕدەبنەوە بۆکسێکی لەسەر بوو بۆکسەکە قفل و زنجیری هەبوو گارسۆنەکە داهات مۆبایلی هەمیانی وەردەگرت و لە ناو سندوقەکەی قفلی دەکرد واتە ئەو چەند کاتەی بەیەکەوەن لە بۆتان نییە ئەنگۆ مۆبایل بەکاربینن بەڵکو پێویستە قسە بکەن لەگەڵ یەکدری پێویستە گفتوگۆ بکەن. ئەو نزیکترین هاوڕێیەمان کەوا زۆرترین کات چاومان لەسەرێتی و زۆرترین کات قسەمان لە بۆ دەکاتن ئیدی بەسە با هەوڵ دەین قسە لەگەڵ ئەندامانی خێزانی خۆمان بکەین. بەداخەوە چەندین ڕووداوی ناخۆش ڕوویدایە لەبەرەوەی دایک خەریکی بەکارهێنانی پەیوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکان بووە یاخود با بڵێن باوک خەریک بووە یاخود چەندین ڕووداوی هاتوچۆ و شوفێری ڕوودا چەندین ڕووداوی ترسناک ڕوودا هەمووی هۆکارەکەی ئەوەیە کەوە گرنگی زیاد لە پێویست دەدەینە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر حیسابی پەیوەندیەکانی کۆمەڵایەتی بەگشتی و پەیوەندی خێزانەکان بە تایبەتی. بەڵام مامۆستا ئەمەوێت باس لە تاکێکی گرنگی ناو خێزان و کۆمەلگا بکەم کە ویش منداڵەکانن تا چەندێک پێویستە دایکان و باوکان درک بە بەهرەی منداڵەکانیان بکەن و لە کاتی پشوەکاندا بیان نێرنە خولەکان ئەتر لە هەج بوارێکدا بکە منداڵەکە حەزی پێ دەکات. منداڵ دوو بەرپرسیارەتی لەسەر خێزان هەیە. دروستکردنی منداڵ لە ڕووی بایلۆجیەوە کارێکی زۆر زەحمەت نییە بەڵام دروستکردنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە کارێکی زۆر زەحمەتە. هەموو منداڵک دوو بەرپرسیارەتی لەسەر خێزان هەیە. بەرپرسیارەتی یەکەم بریتیە لە بەخێوکردن و پڕکردنەوەی لایەنە مادیەکانی. پێویستە خێزان هەر منداڵک با بڵێن دروست دەکاتن بتوانی توانای ئەوەی هەبی هەموو پێویستە مادیەکانی یاخود پێویستە مادیە سەرەکیەکانی لەبوو پڕکاتەوە. لایەنی دووەم پڕکردنەوەی پێویستە معنەویەکانیەتی. لەوەی ئەمە بتوانین ژەمەک خواردن دوو ژەم خواردن سێ ژەم خواردن تۆزێک جلوبەرێک بە منداڵەکان بدەین. بەڵام ئایا دەتوانین لە ڕووی معنەویەوە ئەو منداڵە دروست بکەین؟ ئایا دەتوانین با بڵێن بەهرەکانی پەرە پێ بدەین زیاتر؟ ئایا دەتوانین هیوایەتەکانی لۆ بکەینە بەهرە و بەهرەکانی لۆ بکەینە شارەزایی؟ ئەوەیە کەوا پرسیارە بەڕاستی دایک و باوکان زۆر گرینگە ئەوەی کە با بڵێن ئامۆژگارینە لە بۆ دایک و باوکان هەوڵ دەن کەوە بەهرەی منداڵەکانیان بدۆزنەوە. هیچ منداڵێک بێ بەهرە نییە و لە پشوەکاندا جا پشووی هاوین بی یاخود پشووی نیوەی ساڵ بیتن هەوڵدن ئەو پشوانەیە ئەو بەهرانیان گرنگی پێ بدەن هەتاوەکو بتە شارەزایی بتە پسپۆریان. ناشارمۆلێتان حەزم لێ ئاماژە بۆ خاڵە بکەم زۆر گرینگە لە پشوەکاندا گرنگی بە بابەتە ئاینەکان بدرێتن لەبەرەوە یەکێک لەو بربەستانی بەردەم ڕەفتاری مرۆڤ یاخود یەکێک لەو بابەتە پەروەردەیانە بریتیە لە بنەما فێرکردنی بنەما ئاینەکان. ئەمن زۆر پێم ناخۆشە منداڵ ئەگەر ئێستا شارەزای بنەما ئاینە سەرەکیەکان نەبیتن. زۆر پێم ناخۆشە منداڵ شارەزای چۆنیەتی ئەداکردنی عیبادەتە سەرەکیەکان نەبیتن بەلایەنی کەم فەرزەکان. هیوادارم دایکان و باوکان با بڵێن پشوەکان بقۆزنەوە هەوڵدەن لە پشوەکاندا بۆ بەرهێنان لەو کاتە بکەن هەتاوەکو منداڵیان فێرشتی بەسوود بکەن. باش مامۆستا چۆن ئەوە بەرهێنانە لە منداڵەکانیان بکەن لە کاتێکدا لە کاتێک پشوەکان نزیک دەبێتەوە ئایپاتێک یاخود مۆبایلێک ئەدەنە دەست منداڵەکانیان کاتەکانیان بۆ پڕ ئەکەنەوە زیاتر گرنگی نادەم بەوەی کە منداڵەکە حەزی لە چ بەهرەیەکە یاخود لێی ناپرسێت کە حەزی بە چ شتێکە حەزی بە چ خولێکە. بەڵێ تەکنۆلۆژیا شەپۆڵە خاتونی بەڕێز تەکنۆلۆژیا شەپۆڵێکی زۆر بەهێزە ئەگە دەرگەکانمان داخین لەسەری لە پەنجەرەوە لەومان دێتە ژۆرێ ئەمە ناتوانین ڕێ لە تەکنۆلۆژیا بگرین بەڵام دەکرێت تەکنۆلۆژیا ڕێک بخەین. زۆر کەس هەوڵ دەدا هەتاوەکو ماوەک ئەمن مۆبایلم لە بۆ منداڵەکەم نەکڕیا ئەمن نایە لە منداڵەکەم بە هیچ شێوەک ئایپاتمان نیە لە ماڵێ هێڵی ئەنتەرنێتمان نییە. ئەوە لە لایەک قازانجی هەیە لە لایەک زیانی هەیە لەبەرەوەی منداڵەکەت دادەبڕێنی لە سەردەم منداڵەکەت دادەبڕێنیتن. چیرۆکێکی زۆر تراژیدیە و ناخۆشم لەلایە بێت منداڵک خۆی کوشت بەداخەوە لە دوای خۆی نامەیەکی بەجێ هێشت بوو لە نامەکەی نووسی بووی دایکە باوکە ئەمن لەبەر ئەوەی خۆم کوشت کەوا چەندین جار داوای کڕینی مۆبایلم لەنگۆ کرد و ئەمن وا دەگەمە قۆناغی ناوەندی کە پۆلی 7/8 بەڵام ئەنگۆ بە هیچ شێوەک ئامادەنی نە مۆبایل لە بۆم بکڕن هەموو هاوڕێیەکانم هەموو خزمەکانمان هەیتیان. ئەوە تەشجیع نییە لە بە بەکارهێنانی مۆبایل بەڵام پێویستە بە شارەزایی مامەڵەی لەگەڵ بکرێ واتە قەتعکردنی مۆبایل و ئایپات و هێڵەکانی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی لەسەر منداڵان کارێکی هەڵایە
لەبەرەوەی ئەمە ئەو ڕۆبەڕووی واقعات بووینەوە ئەو تەکنۆلۆژیای هێرشی کردیتە سەرمان ئەمە ناتوانین بربەستی بکەین ئەوەندە بەهێزە تەکنۆلۆژیا بەڵام دەتوانین ڕێکی بخەین بۆ نمونە ڕێخستنی کاتەکانی پێدانی ئایپاد و مۆبایل و سنووردارکردنی ئەو سایتانەی کەوا دەکرێتەوە لە ماڵەوە ئەمن لەگەڵ هێڵی فری نیم لە ماڵەوە بەداخەوە زۆربەی ماڵەکانی مە هێڵی فری هەیە 24 کاتژمێری هەر دایکەکە بخافڵێ منداڵەکە دەتوانێت لە ڕێی یەک دوگمەوە هێڵەکەی ئینتەرنێتی بکاتەوە و لەگەڵ ئەوەش نیم کەوا باڵێن هەندێک ئەپ هەیە وەکو یوتیوب کەوا گشتیە هەموو شتێک نیشان دەداتن نەخێر پێویستە دایک و باوک لەو ڕۆوە زۆر هۆشیارانە مامەڵە بکاتن هەوڵداتن ئەو سایتانەی کەوا نەگونجاوە سەرەتا ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە بەڕاستی کەوا ئەو سایتانەی نەشیاوە با بڵێن دایان بخاتن پاشان لە ماڵەوە هەندێک ئەپی تایبەت هەیە کەوا سانسۆری لەسرە تەنها بابەتەکانی تایبەت بە منداڵانە دەکرێتەوە بابەتەکانی دیکە ناکرێتەوە پێویستە دایک و باوک ئەو ئەپانە با بڵێن داونلۆدکەن لە مۆبایلی منداڵەکانی نەوەک ئەو ئەپانێکەوە کراوەیە بەڵێ مامۆستا ئەمەی کە باسمان کرد تقریبا زیاتر لە چوارچێوەی ماڵا بوو چۆن کاتەکان لە ماڵا لە کاتی پشۆکان بەڕێ بکەین بەڵام بام بێمە دەرەوەی ماڵ ینی بۆ نمونە هەرچەنە بەداخەوە بارودۆخی دارایی و ئابووری خەڵک بەهۆی پێنەدانی موچە لە کاتی خۆیان و ئەو زوڵم مستەمەی کە حکوومەتی هەرێم ئیکا بەرامبەر هاوڵاتیان و موچە خۆرانی خۆی ناتوانرێ وەکو پێویست پلانەکان جێبەجێکرێت بەڵام تا چەند گرنگە خێزانەکان لە پشۆکانە لە کاتێکە ئەمە ڕۆژێک و دوان نییە پشووی سەری ساڵ تقریبا نزیک بە 7 ڕۆژە بتوانن سەفەرێ بکەن جا بەپێی ئیمکانەت و دارایی خۆیان سەفەرەکە بۆ دەرەوەی هەرێم بێ نەخێر لە ناو هەرێما لە سلێمانی بۆ هەولێر لە هەولێر بۆ دۆگ نەخێر هەر لە ناو شارەکەی خۆی بگەڕێتەوە بۆ گوندەکەی خۆی دەزانی لەم کاتایە سەرجەوێکی زستانەی باراناوی بەفر و ئەمە هەیە ینی بچێتەوە ینی ناو سروشت و طبیعەت چێژ لەم طبیعەتە وەرگێ لەم ڕۆژانەیە نەخێر لە شارەکەی خۆی سەردانی شوێنێکی کەلەپوری مۆزەخانەیەک شتێ بکە لەگەڵ مناڵەکانیە ینی ئەم کاتانە بەسەرن تا چەند گرنگە لەگەڵەوەی کە باسمان کرد سەردانی خزم و کەسوکاری دەرەجە یەک وەکو مام و خاڵ و پور و ماڵی باپیر و ئەوانە بەڵام تا چەند گرنگە ئەم گەشتانەش گەشتی بچووک یا گەشتی گەورە گەشتی درێژخایەن گەشتی کوردخایەن خێزانەکان پێکەوە ئەنجامی بن لە سەرەتای بەرنامەکە ئاماژە پێکردکەوە خێزانەکان هەوڵدەن یەک لەو پلانانەیەکەوە پێویستە جێبەجێ بکەن لە کاتی پشوەکان ئەنجامدانی گەشتە ئەنجامدانی گەشت بپێی باری دارایی و ئابووری خێزانەکەی دەگۆڕێ خێزان هەیە توانای هەیە گەشتی وڵاتانی ئەوروپا بکات بەڵام گچکەترین شت ئەوەی کە هەر بکرێ هەر ئۆتۆمبیلێکی هەبی خێزانەکە دەتوانی هیچ نەکا بچێتە ناو سروشت ئەمن ملاحەزەی شتێکمدایە زۆر جار با بڵێن لە کاتی بەهار یاخود لە کاتی سەیران کە دەچینە دەرێ هەوڵ دەدەم خێزانە هەژارەکان زۆر خۆشبەختانەتر دەردەکەون لە خێزانە دەوڵەمەندەکان لە کاتی گەشتکردندا کە هەست دەکەی خێزانە هەژارەکان چەند ئۆتۆمبیلێکی با بڵێن زۆر سادەیان پێەیە یاخود لەوانەیە دوو خێزان بە یەک ئۆتۆمبیلی شاتبن بەڵام کە تەمشایان دەکەیت زەوەکی زۆر خۆشیان هەیە هەست بە گەرم و گوڕی پەیوەندی کۆمەڵایەتەکانیان دەکەیت لە کاتێکدا چەندین با بڵێن کۆشکێکەوە لەو شاخانە دروست کرایە بەتەکیان دادەی بەتاڵە هێشتا کەسی لێ نییە دەرگەکەی داخرایە نەورۆزە کاتی سەفرەیە بەهارە ڕۆژی هەینە ڕۆژی پشووە داخرایە بەڵام لە خوارەوە لە بندارێک چەند خێزانێک کۆبوونەتەوە کەەوە توانای کڕینی کۆشک و تەلار و باخچە و با بڵێن شتیواشیان نییە لۆیە زۆر گرینگە گەشتی خێزانی ڕێک بخرێ لە کاتی پشوەکان چونکە گەشت ڕفرێشە لە ڕووی دەروینەوە باشتێکتان پێ بڵێم کاتێکەوە گەشت دەکەی ئەگەر بچێ شوێنێکی هەر چەند خۆش کە دەگەڕێەوە ماڵەکەی خۆ زۆر لا خۆشەویست دەبی لەبەرەوەی ئەو ئاسوودەی لەو ماڵی هەیە لە هیچ شوێنێکی نیە لە بۆ تو یعنی بچێ شوێنێکی هەر چەند خۆش هەر خەوی ماڵەکەی خۆت پێخۆشە کەوا یەک لە سوودەکانی گەشتکردن ئەوەیە وا دەکات ماڵەکەی خۆت لەلا خۆشەویست بیتن و بە پێچەوانەوە ئەگەر هاتوو هەر لە ماڵەوە مایەوە هیچ گەشتەکەت نەکرد باوەڕ بکە ماڵەکەی خۆت لەلا ناخۆش دەبیتن واز دەکەی هەموو ژیانت دووبارەیە لۆ یەک لە ئامۆژگاریەکانی من ئەوەیەکەوە بەپێی توانای دارایی ئەگەر هیچ نەبێ تەنها سیرکردنی سروشت کەوا کاتژمێرێک یاخود چەند کاتژمێرێک ئۆتۆمبیل بڕۆی دابەزی هەز دەکەی کەوا سروشتێک هەیە یعنی کارێکی زۆر گونجاوە کەشێکی خێزانی زۆر جوان دروست دەکاتن دەبێتە هۆی دووبارە پتەوکردنەوەی پەیوەندی خێزانیەکان وەکو باسم کرد قەرەبووکردنەوەی ئەو کاتانەیەکەوە خێزان لە کاتی داوامی فەرمیدا نەیتوانیا سوودی لێ ببینیتن
بەڵام مامۆستا باسی منداڵمان کرد باسی خێزانمان کرد بەگشتی دەمەوێت باسی سەرۆکی خێزان بکەین کە دایک و باوکە چۆن بتوانن پلانێکی وا دابنێن کە خۆیان ڕێک بخەنەوە لە پشۆکاندا زیاتر کاتەکانیان بۆ خێزانەکانیان بێت و گۆڕانکاریێکی وا بکەن لە ڕۆژەکانی پێشتر جیاوازتر بێت گرنگترین کارەکان و پلانەکان چین کە ئەبێ جێبەجێ بکەن. بەڵێ دایک یان باوک هەر کامەکیان ئەگەر بێت و لە زمانی عەربی پێ دەڵێن ڕەب الئوسرە وەرتە سەرۆکی خێزان بێتن. خێزان هەیە دایکی سەرۆکی خێزانە خێزانیش هەیە باوک. ئەرکی سەرەکی لە پشووەکان لە ڕێخستنی با بڵێن کاتەکان لە پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵاتیەکان دەکرێتە سەر شانی ئەو لەوەیە ئەو تۆزێک قوربانی بداتن بەڵام لە کۆتاییدا دەبێت ئەو ببتە هۆی کۆکەرەوەی خێزانەکە. ئەگەر سەرنجتان دابیتن ئەو خێزانانێکەوە بەتەمەنێکیان هەیە یاخود ماڵی گەورەیان هێشتا ماوە پەیوەندی کۆمەڵایەتیان بەهێزترە لەو خێزانانێکەوە کەسی گەورەیان نەمایە وەکو داپیرە و باپیرە لەبەرەوەی داپیرە و باپیرە دەبنە شوێنی کۆبوونەوەی با بڵێن هەموو کوڕ و کچوونەوەکان لەبەر ئەوەیەکەوە دایک و باوک یاخود با بڵێن بەخێوکەر ئەگەر ناوەکەی وا لێ بنین سەرکردایەتی خێزان دەکاتن هەروەک چۆن سەرکردایەتی خێزان دەکات لە ڕووی مادیەوە پێویستە سەرکردایەتی خێزان بکات لە ڕووی معنەویەوە پێویستە نێڵیتن هیچ کێشە گرفتێک ناخۆشیەک لە نێوان دوو تاچی ئەندامی یەک خێزان ڕوو بداتن. پێم ناخۆشە داک و باب جاری وا هەیە یاخود بەخێوکەر دەستی هەیە لە قوڵکردنەوەی با بڵێن کێشەی نێوان ئەندامانی خێزان کە ئەوە پێچەوانەی واقع پێویستە دایک و باوک پێویستە بەخێوکەر پێویستە سەرۆکی خێزان دەستی هەبی لە دووبارە ئاشکردنەوە و هەمیشە چارەسەرکردنی ئەو کێشانەی کەوا ڕوودا لە نێوان ئەندامانی خێزان. بەڵێ مامۆستا بابەتێکی دیکە کە گرنگە قسەی لەسەر بکەین ئەویش خەوە ڕێخستنی کاتەکانی خەو هەرچەندە بەناشکوری نەبێ لە کاتی دەوامیشە ینی بە جۆرێک لە جۆرەکان خەوی خێزانەکان تێک چوو ینی ئەوە نیە لە کاتێکی دروستی هەم تەندروستی هەم شەرعی خۆیان بخەون بەڵام هەچۆ نەبێ بەهۆی دەوام و بەیانی دەوامی هەیە تۆزێک لەوانێ زووتر بخەوێ بەڵام لە ڕۆژانی پشووە ئەم کاتانە تێگەچێ ینی شەو لە بەرۆی بیری لای ئەوە نیە بەیانی دەوامی هەیە درەنگترە خەوێ چۆن وا بکەین کاتەکانی خەویشمان ڕێک بخەینەوە لە کاتی پشۆکانە بۆی کە دوای ئەم چەند ڕۆژەی پشوو کە دەوام دەستی پێکردەوە لە نێو خوێندنگە و قوتابخانە و زانکۆ و فەرمانگەکانە تووشی شۆک نەبین بەوەی ئەم چەند شەوە درەنگ خەوتوین و دیسانەوە لە پڕ بەیانی زوو هەڵبسینەوە بە دەوام چۆن ئەمە ڕێک بخێنەوە؟ بەڵێ ئەوە سەلمێنرایە کە مرۆڤ جەدوەلێکی بایلۆجی هەیە خشتەیەکی بایلۆجی هەیە ئەو خشتە بایلۆجیە بریتە لەوەی کەوە ئەگەر چەند ڕۆژێک بەسەر یەکەوە ئەتوو زوو خەوتی ئێواران شەوان با بڵێن ئیدی تەواو دوای ئەوەی ئەوە دەبتە جەدوەلت کە هاتە ئەو تۆقیتەی کەوا زوو بخەوی خەوت دێتن بۆ نمونە ئەگەر تو ڕۆژانە سەعات دەنووسی تەواو سەعات دە خەوت دێتن ئەگەر فێر بووی بەیانیان زوو هەستی چەند ڕۆژێک یاخود ماوەک لەسەر یەک بەیانیان زوو هەستای ئەتوو زوو هەدەستی ئەوە دەبتە جەدوەلی بایلۆجی تو بەبێ ئەوەی ئەتوو هەست پێ بکەی ئەو ڕژێنانێکەوە تایبەتن بەخەو لەو کاتەیە دەڕژێن کەوە ئەتوو چەند ڕۆژەکە لەسەری دەخەوی طبعاً زۆر شتیکە پەیوەندی هەیە وەکو برسی بوون وەکو زۆر با بڵێن لایەن دیکەی بایلۆجی مرۆڤ پەیوەندی هەیە بەو تەوقیتەوە کەوا مرۆڤ لەسەری ڕادێتن ئەمە ڕادین لەسەر جەدوەلێک کەوا بریتیە لە کاتەکانی دەوام زوو خەوتن و زوو هەستان بەڵام زۆر حاڵەیە خێزان بەگشتی یاخود تاک لە تاکانی خێزان هەوڵداتن دەی ئەوڕۆ پشووە درەنگ دەخەوم سبێنێت درەنگ هەر دەستم دەی ئەوڕۆ پشووە کاتەکانم دەگۆڕم جەدوەلەکانم دەگۆڕم نا پێویستە محافەزە لەسەر ئەو جەدوەلە بایلۆجیە بکرێ چونکە تێکچوونی ئەو جەدوەلە بایلۆجیە ئەوها بە ئاسانی نایەتەوە با بڵێن کاتی خۆی هەمومان لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەستمان بە تێکچوونی ئەو جەدوەلە کردیەوە عنما بەهۆی پابەندیمان بە کاتەکانی بەندایەتی کردن و کاتەکانی شەو نوێژ هەز دەکەین کەوا تۆزێک جەدوەلی خێزان تێک دەچیتن کاتەکانی خەوت تێک دەچی و دەزانین چەند بە زەحمەتە هەتاوەکو خێزان دێتەوە سەر با بڵێن ئەو تایمی کەوا پێشتر هەیبووە هەر لەبەر ئەوەیە ئامۆژگاری من لە بۆ تاکانی خێزان بەتایبەت ئەوانەی کە بەخێوکەرن لە خێزان و وەکو دایک و باوک ڕێگە نەدەن لەبەر چەند ڕۆژێکی پشوو ئەو جەدوەلە بایلۆجیەی خەوتنیان تێک بچی نەهی خۆیان نەهی منداڵەکانیان بەڵکو بەردەوام بن لەسەر زوو خەوتن و زوو هەستان دەست خۆش بێ
بەڵام مامۆستا ئەگەر شتێک ئێمە نەمان پرسی بێ و جەناب بتەوێت لە کۆتایی با بڵێن تەوەرەکە بیڵیت سوپاس دەکەین لەسەر پشوەکان ینی بەرنامەکە تەوەرەکە کۆ بکەینەوە دواوتی جەناب دوا قسەی تۆ چییە بۆ ئەندامانی خێزانێک لەم پشوات چۆن پشۆکیان بڕەکەن ئەوەی کە نەمان وت بێ و نەدوت بێ فەرموو. بەڵێ ئامۆژگاری من لە بۆ ئەندامانی خێزان ئەوەیەکەوە بەر لەوەی یەکتر لەدەست بدەن سەردانی یەکتر بکەن یاخود بپرسن لەو خێزانانەیەکەوە تاکەچی ئەندامی خێزانی خۆیان لەدەستدایە لیان بپرسن کە چەندە پەشیمانن نەیانتوانیە وەکو پێویست سەردانی یەکتر بکەن ئەو خێزانانەیەکەوە دایکیان یان باوکیان لەدەستدایە چەندە پەشیمانن کەوا وەکو پێویست سەردانی دایک و باوکیان نەکردیە ئەو کات پەشیمانی دادناداتن چونکە ئەمە مرۆڤین مرۆڤەکان دنیا جێدەهێڵن ئەوڕۆ سبەی دووسبەی بەر لەوەی کەوا حەسەد بچێشی کەوا تێر پەیوەندی کۆمەڵایەتی نەبوو لەگەڵ ئەو کەسەی ئەو ئەندامی خێزانی خۆت هەوڵدا سەردانی بکە لە چوارچێوەیەکی پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز. سوپاس بەوە. دەستخۆش بە مامۆستا زۆر سوپاس بۆ سعات بەرزنجی مامۆستای زانکۆ کە لەم تەوەرە لەگەڵمانە بوویت و کاتت بە ئێمە بەخشید. دەستان خۆش بێ.